بە تەکید ئەوەی ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین لە پرۆسەی دەنگدان بۆ سەربەخۆیی ڕەفراندۆم بۆ ئەوە نییە ئێمە ڕۆژی پاشتر ئەعلانی سەربەخۆیی کوردستان بکەین، بۆ ئەوەش نییە کە حدودەکانی کوردستان بەو ڕەفراندۆمە دەستنیشان بکەین. ئەم دوو مەسەلەیە یەکجار زۆر مهمە کە هەموو وڵاتانی دەوروبەری ئێمە و بەغداش ئاگاداری ئەوە بێت. تەنها ئێمە دەمانەوێ ئێرادەی گەلی خۆمان پیشانی دنیا بدەین کە ئێمە دەمانەوێ بەرەو سەربەخۆیی بڕۆین لە پرۆسەیەکی دیموکراسی و دانوستاندنێکی جدی لەگەڵ بەغدا. ئێمە حدودی چەند ساڵێکە زیاتر لە 20 ساڵە ئیسباتمان کردووە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ عێراقیش کە ئێمە عاملی سەقامگیری و ئارامین لە ناوچەکەدا و بە تەکیدیش ئێمە هەر دەمێنینەوە بە فاکتەرێکی استقرار و ئەمنیەت لە مەنتیقەدا چ بۆ دراوسێیەکانی خۆمان و چ بۆ بەغداش. ئێمە بە تەکید ئەگەر پرۆسەکە بە بەلێ دەرچوو کە هەروە چاوەڕوان دەکرێت، ئێمە پەیامی ئێمە بۆ بەغدا ئەوەیە کە دەمانەوێ بە دانوستاندن ئەو پەیامە ئێمە دەنێرین بۆ بەغدا، بە دانوستاندن دەمانەوێت لەگەڵیان دابنیشین و هەموو ئەو شتانەی کە هەیە باسی بکەین ئەو لە پرۆسەیەکی دیموکراسی و بە شێوەیەکی ئاشتیانە و دوور لە تند و تیژی. ئەوەی ئەمڕۆ ئێمە کردمان لە کوردستان هیچ تهدیدێک نییە بۆ تورکیا و هەروەکو گوتم ئیسباتیشمان کردووە کە ئێمە بە هیچ شێوەیەک فاکتەرێک نەبووین بۆ تهدید یان بۆ تێکدانی باری ئەمنی هیچ یەک لە دراوسێیەکانمان. تەمەنای هەرێمی کوردستان ئەوەیە تورکیا لەو هۆیانە تێبگات ئەوانەی کە بوون بە سەبەبی ئەوەی ئێمە ڕێفراندۆم ئەنجام بدەین. ڕێفراندۆمی ئێمە بە هیچ شێوەیەک بە معنای ئەوە نییە کە 26 مانگ ئێمە ئیعلانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان دەکەین.